ڕێوڕسمەکەمان بە خولەکێک گۆستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست پێ دەکات. بە هەموو تایبەتمەندیەکانت ئاشنا بووین کە تیشکەکانت کەمەندکێشیان کردین، نەمانتوانی هەنگاوەکانی دڵ و ئاوت بوەستێنین. بە تەنها یەک ساڵ سۆمایەکی نوێ و ئاواتی لە مێژینەت بۆ بەدیهێناین. ئێمە لە خێزگەیەک دەگەڕاین، ئومێدەکانمان وەک پڕوشەبارانی پاییزێکی درێژ ڕەنگی بەهاری ڕازاوەیان بەبەرەوە بکات. تۆ ئامادەی گەشەی، گەشانەوەی ژیانی، تەنها تۆ بوویت توانیت بمانگەێنی بە لێواری دڵنیایی و کامەرانی. ئێستاش داوا لە بەڕێز ئەندازیار شاخەوان تەڵعەت ڕەحمان سەرۆکی دامەزراوەی گەشا بۆ پەروەردە و خوێندنگەکەی بفەرمێن بۆ پێشکەشکردنی وتاری دەستپێکردنی ڕێوەسمەکەمان. میوانانی خۆشەویست، ئەم کاتتان باش مامۆستایان بەڕێزان. سەرەتا بەناوی خۆم و قوتابخانەی گەشە و دامەزراوەی گەشە بە خێراتنی گەرمی بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ دەکەین و بەڕێز جێگیری پەروەردەی گشتی سلێمانی بەڕێز مامۆستا عومەر و تەواوی ئامادەبووان و هەموو میوانان دەکەین. بوونی ئێوە لە مناسبەیەکی وا هاندەر و پاڵپشتمان دەبێت زیاتر بۆ برەودان زیاتر بە بواری پەروەردە و خوێندن و بەردەوامبوومان لەسەر هەرچی خزمەتکردن بە قوتابی و خوێندکارانی شاری سلێمانی و کوردستان بەگشتی. بەڕێزان، وەک ئاگادار دامەزراوەی گەشە ساڵی یەکەمێتی کە قوتابخانەی ناحکومی گەشە لە شاری سلێمانی دەکاتەوە کە قوتابخانەیەکی ئامادەیە بەهۆی بوونی کۆمەڵی مامۆستای باش، بەهۆی بوونی کۆمەڵی قوتابی باش، کۆمەڵی خوێندکاری باش، توانیمان ساڵی ڕابردوو ئەنجامێکی باش و نەتیجەیەکی باش بەدەستبێنین کە دڵخۆشکەرە بۆ بەردەوامبوونمان و هەروەها وەکو وتم هاندەرێکیشە بۆەوەی بتوانین زیاتر پەرە بە خۆمان بدەین و زیاتر تەرکیزمان لەسەرەوە بینەینە خوارەوە لەو ڕانگەی کە بەدەستمان هێناوە. ئەویش ئەوەیە کە بە خۆشحاڵیەوە ساڵی پار 6 خوێندکارمان لە دەیەکەمەکەی هەرێمی کوردستان بوو و زیاتر لە 90 قوتابیمان 90 خوێندکارمان سەرووی 90 نمرەی 90یان بەدەستهێناوە کە ئەمە ڕێژەیەکی زۆر زۆر باشە لە ساڵی یەکەم بەهۆی لەگەڵ ئەوەش کە کۆمەڵی بەربەست هەبوو لە بەربەستی ئەوەی کە درەنگ دەستمان پێ کرد و وەروها لە هەموو کارێکیش سەرەتا کۆمەڵی بەربەستی بچووک دەبێتن. بەڵام بوونی مامۆستایانی خۆشەویست و ئیدارە و توانیمان کە نەتیجەیەکی باش بەدەستبێنین. من لێرەوە دەمەوێت زۆر سوپاسی خانەوادەی خوێندکارانی خۆشەویست بکەم کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر پاڵپشتی قوتابخانەکەیان کرد، پاڵپشتی خوێندنگاکەیان کرد و هەروەها دائیمەن هاوکارمان بوون لە بۆ پێدانی تێبینی و کۆمنت بۆی خوێندنگاکە بەرەو پێش بچێتن. ئێمە وەکو کۆمپانیای گەشە، وەکو دامەزراوەی گەشە هەموو پاڵپشتی خۆمان بۆ قوتابخانەی ئامادەیی گەشە لە سلێمانی دووپات دەکەینەوە و هەروەکو پارساڵ هاوکاریان بووین، ئەم ساڵش بە هەمان شێوە لە پشتیان دەبین بۆی بتوانن نمرەی باشتر و نەتیجەی باشتر بەدەستبێنین. یەک خاڵی کۆتایی دەمەوێت ڕوونی بکەمەوە، ئەویش ئەوەیە کە لە هەموو دامەزراوەی گەشە لە هەموو مؤسسەی گەشە تەنها گرنگی نادرێت بەوەی کە
تەڵەبەکانمان زۆرترین نمرە بێنن قوتابیەکانمان زۆرترین نمرە بێنن بەڵکو گرنگی دەدەین بەوەی کە چۆنێتی دروستکردنی کەسایەتی قوتابی چۆنێتی دەربڕینی بیر و ڕاکانی چۆنێتی ڕیسێرچ چۆنێتی ئەوەی کە بتوانێ لە دوای قوتابخانە لە دوای تەواوکردنی قوتابخانەش بتوانێ لەسەر ئەو ڕێڕەوەی بەردەوام بێ بتوانێ سوود بگەێنێ بە بواری پەروەردە و خوێندن و بە بوارەکانی تر لە هەرێمی کوردستان. سپاسان دەکەم دووبارە زۆر دڵخۆشم بەوەی کە لە مناسبەیەکی وا لەگەڵ ئێوە بەشدارم و ئێوەش لەگەڵ ئێمە بەشدارن. من خۆشم وەکو عائیلەی قوتابیەکان حساب دەکەم لە هەمان کاتدا خۆشم وەکو مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکان حساب دەکەم. دڵخۆشم بەوەی کە لێرەنە و زۆر سوپاس دووبارە بەخێر بن سەرچاو. داوا لە بەڕێز دکتۆر هەواڵ دەکەین کە وتەیەکمان پێشکەش کاتن سپاسی دەکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز خەمخۆرانی پەرەپێدانی وڵاتەکەمان و کەسێتی خوێندکارەکانمان و پەرەپێدانی هاونیشتیمانیەکانمان خۆشحاڵم کە هەمومان کۆبووینەتەوە بۆ یادەوەرێکی گرنگ و مەزن و پیرۆز کە ئەویش ڕێزانە لەو خوێندکارانەی کە سەرکەوتوانە توانیویانە قۆناغی خوێندن ببڕن و پشتە ژیانێکی تری ئەکادیمی و زانستیەوە کە بۆ ئێمە لە دنیاە و بۆ مرۆڤایەتی بۆ ئەم گردردونی ئێمە تیاین ئەمڕۆ پەروەردە و پەرەپێدانی مرۆیی دووکاری تەواوکەری یەکترن بە پەروەردە ئەتوانین کارێک بکەین کە بتوانین هەموو شتانەی لە ڕابردووە لە دەستمان ناون یانە و خولیا و خەو و ئارەزوو هیوایەتان و ئامانجانی کە هەمانە بۆ ئایندە بتوانین بەدیان بێنین. بۆیە پەرەپێدان بە پەروەردە دوجار پەرەپێدانە بێ بە هەموو مرۆڤایەتی و پەرەپێدانە بێ بە ئاوەدانکردنەوە و بە ژیان و بە هەموو ئەو چەمکە مرۆڤایەتیانەی کە خەباتی بۆ ئەکەین. لێرەوە پێویستە سوپاسی کەرتی پەروەردە لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان بکەین و خوێندنی تایبەت لە پارێزگاکەمان بکەین و یەکێک لەو خوێندنگایانە کە هەیە ئامادەی گەشەیەکە تازە کراوەتەوە ئومێد دەکەین وەکو هەموو ئەوانی تر کە ئێمە بەلامانەوە گرنگە کوالیتی خوێندن لەو خوێندنگایانەیە زۆر پتە و بەهێز بێ تەنیا وەک باس کرا لایەنی زانستی بە بڕوای ئێمە گرنگ نییە بەڵکو دروستکردنی کەسێتی خوێندکارەکانمان بە شێوەیە کە خۆیان بە بەرپرسیار و سەرکردەی ئایندەی وڵاتەکەمان بزانن بیری ڕەخنەگرانیان هەبێ بتوانن جیاوازی ئەوانی تر قبوڵکەن توانای ئەوەیان هەبێ بە شێوەیەکی زۆر باش مامەڵە لەگەڵ یەکتری بکەن ئامانجی گەورەیان هەبێ ئیستیمراریەتیان هەبێ ئیسراریان هەبێ بۆ ئەوەی بگەن بەو ئامانجانی کە ئێمە هەمانە توانای گەڕان و سێرچکردن و دۆزینەوەی سەرچاوەکانیان هەبێ توانای پشت بە خۆبەستنیان هەبێ توانای یەکتر تەواوکردنیان لەگەڵ پرۆگرام و لەگەڵ مامۆستا و ناوەندی خوێندنە هەبێ و ئامادە بکرێن بە معنای کەلیمە بۆ ناوەندە زانکۆیەکان چونکە لە ڕابردووە بەڕاستی کە ئێمە ئامادەیەکان نانراوە ئامادەگی پێویستە بە تەواوی ئەوانی کە لە ئامادەی دەرەچن ئامادە کرابن بۆ ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکان کە بەداخەوە لەمەیە لە ڕابردووە گرفتی زۆر هەبووە. کەرتی تایبەت گرنگە کە هاتوۆتە ناو ئەم بوارەوە و گرنگە سەرمایەداران و هەداران و بازرگانەکان و کەرتی تایبەتی نیشتیمانی ئێمە بیر لەوە بکاتەوە کە بۆ ئێمە زۆر لە هەر شتێک گرنگترە لە کاڵا لە دەستکەوت لە پارە لە داهات لە بانکەکان لە بڕی ئەو دەستکەوتانی هەمانە دروستکردنی کەسێتیە چونکە دوجار سەرمایی مرۆیی ئێمە گەورەترین سەرمایە کە بە ئاسانی دەستمان ناکەوێ و کە لە دەستمان چوو بە ئاسانی ناتوانین قەرەبووی بکەینەوە. بۆیە من ئومێد دەکەم لێرەوە ئەو هەوڵ و هەنگا و هیمەتانی نراون تەواو بکرێ. لێرەوە سوپاسی ئەم دامەزراوەیەکەم و سوپاسی بەڕێوبەر و مامۆستایان و خوێندکار و خێزانە بەڕێزەکانیانەکەم کە توانیانە بە هەوڵ و هیمەتی خۆیان چ خۆیان بگەنە ئاستێکی شایان و شایستە و شیاو چ پارێزگاکەمان بخەنە ڕیزی پێشەوەی پارێزگا سەرکەوتۆکان لە ئاستی خوێندن و پەروەردە و فێرکردنە. هیوادارم هەوڵ و هیمەتان بەردەوام بێ ئێمە پشتیوانتانە بین و ئومێد دەکەم بە هەموو لایەکمان لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە و ناوەندەکانی ترە بتوانین کاری تەواوکارانە بکەین بۆی کە ڕاستگۆیانە وەڕ لە ڕەوایانە کردی پەروەردە لە وڵاتی خۆمانە ببوژێنینەوە چونکە ئەوەی کە مایی و ئامانج و بنەما و ماکی دروستکردنی دەوڵەتداری و پاراستنی کەرامەتی ئینسانی ئێمە ئەبێ نەبیرە نەوتەکانن کە ئیستا شەڕیان لەسەرەکەن نەسنوورەکانن ناو گومرگانن کە دەستمانەکەون ناو دەنگانن کە هێزە سیاسیەکان ئەیانهێنن بەڵکو تەنیا و تەنیا پریتە لە
پەرەپێدان بە کەرتی پەروەردە و دروستکردنەوەی ئینسان و متمانە بە خۆبوونەوە و دروستکردنی ئارامی دەرونی و ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی. ئێوەی خۆشەویستی جارێکی تر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی. خوێندکارەکانمان هەمیشە جێگەی بایەخ و شانازین بۆ ئێمە. ئێستاش خوێندکار سۆزیار عومەر محەممەد وەکو نوێنەری خوێندکارانی ئامادەی گەشە وتارێکی ئامادەیە با بفەرمێت. بەناوی خۆی باڵا دەست بەڕێزان پارێزگاری سلێمانی و بەڕێز سەرۆکی دامەزراوەی گەشە، میوانان و سەرپەرشتیارانی پەروەردەیی، مامۆستایان و بەڕێبەرە دڵسۆزەکانی خوێندنگای گەشە، باوکان و دایکانی دڵسۆز بەخێر بێن سەر چاوانمان. ئێمەی دەرچوانی ئەم خولەی پۆلی 12ەمی ئامادەی لە خوێندنگای گەشەی ناحکومی سپاسی خی گەورە دەکەین کە وڵاتێکی ئارامی پێبەخشین و توانیمان بە لەشتاقی ئەم قۆناغە تێپەڕێنین. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە کەشی لەبار و پێداویستی خوێندنی بۆ فراهەم کردین کە لە ماوەی ئەم 12 ساڵە گەرجی جێگەی سەرنجیش بوو بێت. سپاسی خاوەن و سەرۆکی دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و فێرکردن بەڕێز شاخەوان تەڵاتەکەین کە لە کاتێکی گونجاودەوە بە ستافێکی لێهات و کۆمەڵێک مامۆستانی ناوازەی ئەم شارە ناوازە لە زانست و ناوازە لە دڵسۆزی و خەمخۆریدا ئەم خوێندن گەڵدرگیریان کردەوە. ئێمەی خوێندکارانی گەشە توانیمان سوود لەم دەرفەتە وەربگرین و هەر کەس و لە ئاستێکە هەنگاوی نابەرە بوارێکی خوێندن. ئێمە کاتێک هەواڵی کردنەوەی خوێندنگەی گەشەمان بیست گەشاینەوە. ئێمە وەکو خوێندکاری بە ئەمە توانیمان ئاڵای گەشە بەرز ڕابگرین و لە یەکەمەکانی هەرێم بین. بۆ لێرەوە سەرڕای دەستخۆشیمان لە دامەزراوەی گەشە داوا لە بەڕێستانەکەین زیاتر خۆتان ماندوو بکەن تا بە گەشاوی بمێنەوە، چونکە مانەوە لە لووتکەدا قورسترە لە هەوڵدان بۆ گەشتن بە لووتکە. سپاس دایەگیان و سپاس بابەیگیان، هەوڵ و ماندووبوونی ئێوە ئێمەی گەیاندە ئەم ڕۆژە. سپاس. سپاس بۆ هەر کەسێک بە وتەیەک هانی دابین، بە خەمخۆری و هاوڵپرسین یان بە دوعایەک پشتگیری کردوین. سپاس. سپاسی سەرجەم ئەو مامۆستایانە ئەکەین کە هەر لە یەکەم ڕۆژی خوێندنمانەوە دەستیان گرتوین تاوەکو ئەمڕۆ. سپاس. سپاسی کارمەندە ماندوونەناسەکانی بواری خوێندنەکەین. هیوادارم خوێندکارانی دوای ئەم خولەی ئێمە ئاڵاو ناوی گەشە بە بەرزی ڕابگرن. ئێمەش پەیمان دەدەین هەر کەسەمان لە بواری خوێندندا هەوڵی زیاتر بدەین بۆ بەرەو پێشبردننی زانست و لە داهاتوودا کەسێکی بە ئەمەک و بەوەفا بین بەرامبەر بە خودا و خاڵک و خاکمان. لە کۆتاییدا ئەڵێین سەدان جار سپاس و وڵات ئاوادان. بەخێر بن سەرچاو. زۆر سپاس بۆ سۆزیار خوێندکاری سەرکەوتووی ئامادەیەکەمان. پێشکەشکردنی سوپاس و پێزانینی دامەزراوەی گەشە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لەلایەن بەڕێز شاخەوان تەڵات سەرۆکی دامەزراوەی گەشە. بەڕێزیان با بفەرمێت. زۆر بەڕێز عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بفەرمێ بۆ وەرگرتنی سوپاسنامەکەی. هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و دەستەی کاگێڕی لەلایەن دامەزراوەی گەشە بەرزە نرخێنین. بۆ ئەم مەبەستەش بەڕێز شاخەوان تەڵات سەرۆکی دامەزراوەی گەشە سوپاس و پێزانینی پێشکەشی ئامادەی گەشە دەکات. مامۆستا جعفەر بەڕێوبەری ئامادەی گەشە با بفەرمێ بۆ وەرگرتنی سوپاسنامەکە. تەنها دامەزراوەی گەشە سوپاس و پێزانینی نییە بۆ ئامادەیەکەمان، بەڵکو خوێندکارانیش سوپاسنامەی خۆیان ئامادەی گەشە دەکەن. خوێندکار دالیا هیشام با بفەرمێ بۆ پێشکەشکردنی سوپاسنامەکەی.
داوا لە مامۆسا ئاسۆ مستەفا یاریدەدەری بەڕێوەبەر دەکەین بفەرمێ بۆ وەرگرتنی سوپاس و پێزانینی لایەن. زۆر سوپاس بۆ نوێنەری مامۆستایان مامۆستا ئاسۆ. داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی دەکەین بفەرمێ بۆ پێدانی خەڵاتی ڕێزنێلان بۆ خوێندکارە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم کە دەرچووی ئامادەی یەکەمانن. دالیا هیشام عارف. سۆزیار عومەر محەممەد. زۆر سوپاس بۆ دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر. ئێستاش داوا لە مامۆستا شەماڵ غەفوور لێپرسراوی یەکەی سەرپەرشتیکردنی ئامادەیەکانی ڕۆژهەڵاتەکەین بفەرمێت. خوێندکار پەیڕەوجەبار محەممەد بفەرمێ. سالار عەلی عەزیز لێپرسراوی یەکەی سەرپەرشتیکردنی ئامادەیەکانی ڕۆژهەڵاتەکەین بفەرمێت. خوێندکار ئالینا محەممەد عەبدوڵڵا. زۆر سوپاس بۆ مامۆستا سالار. داوا لە مامۆستا عیزەدین یاریدەدەری بەڕێوەبەرەکەین بفەرمێت. خوێندکار لەری نەوزاد مەحموود بفەرمێ. زۆر سوپاس. داوا لە بەڕێز مامۆستا عومەر محەممەد ئەمین یاریدەدەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بفەرمێ. خوێندکار ڕۆزا سدیق حەمەخورشید. زۆر سوپاس. هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و دەستەی کارگێڕی لەلایەن دامەزراوەی گەشە بەرز ئەنرخێنین. بۆ ئەم مەبەستەش بەڕێز شاخەوان تەڵعات سەرۆکی دامەزراوەی گەشە بفەرمێتە ئێرە. لە پای سەرکەوتنی خوێندکارە یەکەمەکانمان بەڕێز شاخەوان تەڵعات سەرۆکی دامەزراوی گەشە خەڵاتی تایبەتی ئامادە کردووە بۆ خوێندکارە یەکەمەکان. دالیا هیشام عارف. سۆزیار عومەر محەممەد. پەیڕەو جەبار محەممەد. ئارینا محەممەد عەبدوڵڵا. لەرین نەوزاد مەحموود. سۆزیار عومەر محەممەد. پەیڕەو جەبار محەممەد.
ئارینا محەممەد عەبدوڵڵا، لەرین نەوزات مەحموود، ڕۆزا سدیق حەمە خورشید، زۆر سوپاس بۆ ئێوە. ئامادەبوانی بەڕێز، پرۆسەی خوێندن و کار و چالاکیەکانی ئامادەی گەشە لە میانەی 2 ساڵی دامەزراندنیدا لەم گرتە ڤیدیۆیدا ببینن. داوا لە دەرچوانی دوا قۆناغی ئامادەیەکەمانەکەین بفەرمونە سەرستەیز دواوێنەی دەرچوونیان لە ئامادەیی بگرن.
معلومة إذا